سڵاوتان لەبێت دکتۆر ئاراز برادۆستیم لە پرۆگرامێکی نوێ لەگەڵتاندا میوزیکەکە کاریگەری هەبوو بەسەرمەوە. ئەم بەرنامەیەم لەگەڵ کەسێکە کە پزیشکە بەڵام پزیشکێکی سەرکەوتوو لە بوارێکی پزیشکی سەخت و زەحمەت. ڕۆژانە بەشدارە لە ڕزگارکردنی ژیانی مرۆڤ. ڕۆژانە بەشدارە لە کەمکردنەوەی ئازاری مرۆڤ. لە هەمان کاتدا هونەرمەندە. میوزیک لای ئەو حەزێک نییە، خولیایەک نییە، هونەرمەندێکی تەواوە. ئەم بەرنامەیە لەگەڵ پزیشک و هونەرمەندێکی سەرکەوتووە لە لەندەن، پایتەختی شانشینی یەکگرتوو. Good afternoon. May I have the attention of emergency department doctors and ACPs in majors and emergency assessment area. هەر کەسێک بێتە لەندەن دەبێت بێتە ئێرە لێرە وێنەیەکی یادگاری بگرێت. خەرجی چاوی لەندەن دروستکردنەکەی 7 ملیۆن پاوەندی لێ خەرج کرا. من ناوم دکتۆر گۆران جەلال عەلی لە دایکبووی شاری سلێمانیم. هەر لەوێش کۆلێجی پزیشکیم تەواو کردووە ساڵی 2002. پاش ئەوە گواستومەتەوە بۆ بەریتانیا لە شاری لەندەن جێگیر بووم. لێرە دوای چەند ساڵێک کە بڕوانامەکانم هی ئەوێم توانی پێوترێت تعدیل شەهادە تەواوم کرد، دەستم کردەوانێ بە تەدریبی پزیشکی، تەدەڕوجم کرد و ئەپلایم کرد بۆی کەوا بڕوانامەی بەرز بهێنم لە ئەمەرجنسی مەدیسن. توانیم ئەلحەمدولیلا سەرکەوتوانە هەتاوەکو کۆتا بڕوانامە بەدەستی بهێنم و لە ساڵی 2018وانێ وەکو پزیشکی پسپۆر توانیمە کار بکەم لە بواری ئەمەرجنسی مەدیسنە و جگەل لە ئەو ئیشەی خۆم ئەیکەم لە هەمان کاتیشە ڕۆڵێکی زیاتریشم وەرگرتووە کە ئەویش پێچێ ترۆمە لید کە سەرپەرشتیاری هەموو ئەو کەیسانەی پێکدادانی جەستەیی کە پێچێت ترۆمە بە ئینگلیزی کە بێت بۆ ئەم نەخۆشخانەی کە من ئیشی لێ یەکەم. مەسئولیەتی هەموو نەخۆشانەژەکەوێتە سەر ئەستۆی من کەوا بە پێی پێویست چی پێویستە بۆیان بکرێت ئەبێ بکرێت لە ئەمەرجنسی مەدیسنەوانێ هەتاوەکو هەموو کە ئەگەر نەخۆشەکە بڕاتە قاوش چی پێویست بێ، هەموو ئەو سپێشاڵیتیانەی ترکە ئایا سێرجری بێ یاخود دۆتاهی باتنی بێ پێویستی پێ بێ یاخود ئەنەستێتیک و ئینتەنسیڤ کێر بێ پێویستی پێ بێ، ئەبێ من ئاگادار بکرێمەوانێ بۆی بزانم بە شێوەیەکی پێویست هەمووی وەج جێبەجێ کراوە. هەر کەسێک بێتە لەندەن دەبێت بێتە ئێرە لێرە وێنەیەکی یادگاری بگرێت. ئەگەر دیقەتان دابێت بە تایبەتی کوردی خۆمان کە دێتە لەندەن لێرە وێنەیەک دەگرێت ئاوە لای بیگ بێن. ئەوە بیگ بێنە بەناوبانگترین کاتژمێری گەورەیە لە جیهاندا. تەمەنی نزیکەی 165 ساڵە. ساڵانە 5 ملیۆن گەشتیار تەنیا دێنە لای بیگ بێن وێنە دەگرن. ئەم قەرەباڵغیە دەبینن ئەمانە هەموویان وێنە لەگەڵ زۆربیان وێنە لەگەڵ بیگ بێن دەگرن. ئەو پردەی کە من ئێستا بەسەریدا دەڕۆم وەست مینستە بریجە، واتە پردی وەست مینستە. ئەو پردەیە کە دوو بەری لەندەن، بەری لامبەث لەگەڵ بەری وەست مینستە بە یەکەوە دەبەستێتەوە.
لەسەر چ ڕووبارێکە لەسەر ڕووباری تەیمسە یەکێک لە بەناوبانگترین ڕووبارەکانی جیهانە کە لەندەن دەکاتە دوو بەشی تەواو جیاوازەوە خەریک بڵێم تاو یەکسانەوە بەڵام یەکسان نا بەڵام لەندەن بە تەواوی دوو کەرت دەکات چیرۆکی سەرکەوتنی دکتۆر گۆران لەوێوە جیاوازە کە پزیشکێکە لە بوارە پزیشکێکەدا بوارێکی سەختی هەڵبژاردووە بەڵام خۆی مرۆڤێکی تا بڵێ ناسکە پێچەوانەی بوارە پزیشکیەکەی کە زۆر سەخت و دژوارە ئەمە کە پێوچێ بلو لایت بۆ پرایۆریتی کۆڵ یعنی ئەبێ ئەولەویەتی بدرێتێت بۆچی ئێمە پێمانەوەچێتەوە لە ڕێگەی تەلەفۆنێکی سوورەوانەیە لە ناو دیپارتمنتە کە کاتێک ئەم ئەمبوڵانسە نەخۆشێکی زۆر عیلاجی پێەیە کە یەنێ بۆ ئەمەرجەنسی دیپارتمنت بۆی ئێمە ئەمەدە باشی بین بزانین حاڵەتەکە چییە بۆ ئەوەی ئیستقبالی بکەین و ئەوەی کا پێویستە بۆی حازر بکەین پێشوەی نەخۆشەکە ئاکات بۆیە پێچێ بلوولایت لەبەرەوەی ڕەنگەکەی بلووە و بۆیەشە بۆی لە هەموو شوێنەکەەوە ببینرێت. ئێستا کەم نەخۆشەمان داگر کە لەم بلوولایت ئەمبولانسا بۆمان هات حەزەکەم باسێکی ئێرە بکەم کە ئەم ئەمبولانسەوە شوێنی ترۆلێکەیە کە نەخۆشەکەی لە ئەو دوو بەشەی ئێڵێ ترۆلێکە پێوەی بنووسێ بۆی کەوا لە کاتی جوڵەی ئسعافەکەیە نەخۆشەکەم لاولانەکە ئەوەی کە بتەوێت لە ریسەسیتیشن ڕووم کە هەمانە ئێمە لەودی و لێرەش تایەتی ئەتوانی ژیانی کەسێکی پێ ڕزگار بکەیت لە دیسی کاردڤێرشنەوە لە ئۆکسسیجینەوە لە سەکشنەوانێ لە دەرمانی ئازارەوانێ ئازار شتێنەوانێ لە فلودەوانێ یاخودەوەتانێ لە بڵەدەوانێ حتا پارامەدیکەکانیش ترێنینی تایبەتمەندێتیان وەرگرتووە کاگەرێکێ بێت و لە کاتی دڵی وەستا بێت کە پێستی بە CPR هەبێ کاردیۆپەڵمۆنەری ریسەسیتیشن هەمووی لە ناو ئەمبولانسەیە جێبەجێ ئەکرێت. لە لەندەندا شەقامێکی زۆر تایبەت هەیە کە کوردانی لەندەن بەباشی ئەم شەقامە دەناسن. شەقامەکە ناوی ئێژوۆرد ستریتە یا ئێجۆرد ڕۆدە. لە شەقامەکەدا بەڕاستی هەست بەوە دەکەی کە لە وڵاتێکی ڕۆژهەڵاتی دای بە تایبەتیش هەست دەکەی کە لە عێراق و هەرێمی کوردستان دای ئەو چەشخانەی کە من لە بەردەمیدا ئەم چا دەخۆمەوە ناوی کوردستانە. لە تەنیشتی چێشخانەکەدا سەوزە و میوەفرۆشێکی جوان هەیە هەر بە ستایلی خۆمان ئەمەشیان ئەمەیان ببینە ڕانیە فرێش فیش چەندە دەڕۆی لە نێو شەقامەکەدا هێندە هەست بەوە دەکەی کە لە کوردستانی لە عێراقی لە وڵاتێکی ڕۆژهەڵاتیت خەڵکەکەیشی بە تەواوی لە سیمایان دیارە کە خەڵکی لای خۆمانن. کوردەکان لێرە لە چێشخانەکان یان لە چایخانەکان یا لە کافێکانی ئێرە کۆ دەبنەوە گفتوگۆیەکی ڕۆژانە لە نێوان خۆیاندا ئەنجام دەدەن وەکو ئەوەی کە لە کوردستان دابن. سەیری ئەو بەرکە
ئەو بەر ئەمە چێشخانە و کەبابی هەولێرە. اینجا تۆزێک ئەولاتر ڕێستۆرانتی ئەربیلە. بەم شێوەیە اینجا ئەزمەر هەیە، سەرچنار هەیە، ناوی دیکە هەن کە لە کوردستان بینیوتن و دەیان بینی. لەم شەقامە بەباشی تام و بۆنێکی کوردیانەی ڕۆژهەڵاتیانەیان داوە بە لەندەن. بۆ کوردەکان ئێرە شەقامێکی بەناوبانگە. سێبووری دڵانە کە کوردەکان دەیانەوەی یەکدی ببینن، لێرە کۆ دەبنەوە. لێرە گفتوگۆیەکی کوردانە هەیە. لێرە هەست بەوە ناکەی کە لە لەندەنی، زیاتر هەست بەوە دەکەی کە لە ڕۆژهەڵاتی. اینجا بە شێوەیەکی گشتی چێشتخانەکان و مارکێتەکان و دوکانەکانی ئێرە کوردیانە و ڕۆژهەڵاتیانن. بۆیە دەمەوێ بە نزیکەیی تەواوی شەقامەکەتان پیشان بدەم بۆ ئەوەی بە تەواوی ببینن. لێرە ئەزمەرمان هەیە. سەیری ئەم ئەزمەرە جوانەکە. ئەزمەر هەمومان دەزانین هی شارە حەیاتەکە، هی شاری سلێمانی. لەو بەریش سەرچنارمان هەبوو. کوا سەرچنار؟ ئەوە تا سەرچناریشمان هەیە لەو بەر. دیسان سەرچناری شارە حەیاتەکە. هەولێریشمان هەبوو، کوردستانیشمان هەبوو لە سەرەتاوە، ڕانیەشمان هەبوو. بەشێکی زۆری باشووری کوردستان لێرەیە. ئاگاتان لێتی ئێرە ئێجوۆرد ڕۆدە، یەکێک لە بەناوبانگترین شەقامە ڕۆژهەڵاتیەکانی لەندەنی پایتەختی شانشینی یەکگرتوو. ئەو پیاوە نەرم و ناسکە ببینن کە لە فریاکەوتن لە نەخۆشخانە دەبێتە چ شێرێک، دەبێتە چ سەرکردەیەک کە سەرکردەی تیمە فرە ڕەنگەکەی دەکات بۆ خزمەتکردنی نەخۆش و ڕزگارکردنی ژیانی خەڵک و کەمکردنەوەی ئازاری خەڵک. سەرەتای بیداەتی شفتەکەم ئەمڕۆ وەکو هەموو ڕۆژانی کە ئەبێ بڕۆم بۆ لای سکرتێرەکەم کە ناوی ڤیکیە، لێی بپرسم زانم ستافی ئەمڕۆمان چۆنە لەبەرەوەی ساچم بۆ لای ڤیکی. دوای نیوەڕۆت باش. دوای نیوەڕۆت باش. چۆنیت؟ سوپاس بۆخوا زۆر باشم. ڤیکی دەمەوێت بزانم ستافەکە ئەمڕۆ چۆنە؟ ئەمڕۆ ستافەکە باشە. سەرەکیەکە ئەوەیە کە تۆمارکەری شفتی شەوان چاک بۆتەوە. زۆر باشە. ئەویش تۆمارکەری ناوی منداڵانە. بەلای کەمەوە کەسێکمان هەیە هەر زۆر باشە. هیچی دیکەمان هەیە؟ کەس بۆ کاژێر 6 تەلەفۆنی نەکردووە. واو چ گۆڕانکاریەکە، بەڕاستی باشە. ئەم شەو من خەفەرم وایە؟ ئەم شەو تۆ خەفەریت بەداخەوە. دووشەمەیە؟ دووشەمەیە. دەتوانم خۆمی لەگەڵ بگونجێنم. پێی دەزانم. هەر زۆر سوپاس. Good afternoon. May I have the attention of emergency department doctors and دوانیۆڕۆتان باش. دەکرێت سەرنجی پزیشکان و ڕاهێنراوانی کلینیکی فریاکەوتن لە بەشی گەوران و فریاکەوتن لابێت بۆ سەردانیکردنێکی خێرای نەخۆشەکان لە بەشی گەوران و ڕووداوەکان. دووبارەی دەکەمەوە. دەکرێت سەرنجی پزیشکان و ڕاهێنراوانی کلینیکی فریاکەوتن لە بەشی گەوران و فریاکەوتن لابێت. سڵاو دوانیۆڕۆت باش. من گۆرانم، یەکێکم لە ڕاوێژکارەکان. خۆشحاڵم بە دیدارت. تۆ دەبێت دۆم بیت، ڕاستە؟ بەڵێ. زۆر چاکە. باشە چی وای کردووە ئەمڕۆ بیت بۆ لامان؟ چۆن دەتوانم یارمەتیت بدەم؟
من مانگێک لەمە پێش چارەسەر بە ئەبلیشنم بۆ کراوە هەموو شتێک تا 2 هەفتەی سەرەتا زۆر باش بوو باشە چونکە من باش بووم گەیشتێکمان بۆ بێرماوس ڕێخست زۆر باش دیارە بەڵێ بەداخەوە دوایین ڕۆژ چوون بۆ ماوەی مێڵێک پیاسەم کرد باشە جا لەگەڕانەوەمدا بۆ پشوو دانیشتم لە ناکاو هەستت کرد وەکو تەقینەوە نا هەستم بە باشی کرد ئەها هەستم کرد تۆزێک دڵم جۆرێکە ئایا بە تەواوەتی داکەوتیت بەڵێ چەندەوا بوویت ڕەنگە 20 چرکە یان کەمتر هیچ ئازارت بە خۆت گەیاند نەخێر زۆر باشە خۆشببختانە دانیشتم کەسێکی نەناسرا و تەلەفۆنی بۆ ئەمبۆلانس کرد ئەوانیش هاتن تەلەفۆنیان بۆ پزیش کرد و ئەوەی پێویست بوو کردیان ئایا دکتۆر هۆگان چاودێری دەکردیت یان کەسێکی دیکە نا ئەی دکتۆر شیلنگ لەژێر دەستی تیمەکەیدا بووم ئەوجا پزیشکەکە لە ئەمبۆلانسەکەدا پێشنیاری کرد فلیکانایدم بدەنێ 200 میلیگرامی بوو یان 400 یان نایزانی بە تەواوی پێم وابێت 250 بوو دواتریش بۆ شەوی دووەم 50 میلیگرامیان دامێ باشە ئەمە 3 هەفتەیە دوایەوەی بەسەرمدا هات 3 هەفتەیە نەخۆشیەکەم بۆ گەڕاوەتەوە باشە پاشان ئامبۆلانسەکە بردمی بۆ نەخۆشخانە لەوێ چیان بۆ کردیت دەرزێکیان لێدام پێم وابێت پیسۆپرۆلۆلیان دامێ بەڵێ اینجا داوای مۆڵەتیان لێ کردم کە ئاخۆ دەتوانم ئەو دەرمانە تایبەتە بخۆم بۆ ئەوەی دڵم هێواش بکەنەوە دەکرێت ئەدینوسین بوو بێت بەڵێ ئەوە ناخۆشە وایە پێشوو وەرگرتووە ئەو گوتی لێدانی دڵ زۆر خێرایە چاوەڕێ بوون دایبەزێت چاکە گوتم هەرگیز وام لێ نەهاتووە ئەوە خستنیە پێکەنین وەکەوە بوو دڵت وەستا بێت تۆزێک ناخۆش بوو بەڵام دواتر ئاسایی بوومەوە دواتر بردیان بۆ دیجۆکسینم بدەنێ بەڵێ ئەوەش ناخۆش بوو ئەی هیچ یارمەتی دڵا کوتەکەتی دەدا دەستی کرد بە دابەزین ئەگەر وانە بواە دانەدەبەزی باشە داوایان لێ کردم کە پاڵ بکەوم زۆر خاو ببووەوە ئەمانیش دایانویست بمهێننەوە بۆ لەندەن بەڵێ ئەوانیش گوتیان باشترە شەوێک لە نەخۆشخانە بمێنیتەوە تا چاودێری بکرێت دەمەوێت شتێکتان پێ بڵام ڤەیپ جگەرەی ئەلکترۆنی لە هەموو جیهاندا ئێستا بڵاو بووەتەوە ڕاستە بەڵام لە بنەڕەتدا بۆ چارەسەر بۆ وازنیان لە جگەرە کێشان دروست بوو سەیری ئەم ڕیزەکەن لێرە دانیشتون لە یەکێک لە نزیکی یەک لە پارکەکان پشتیان سەوزاییە سەیریکەن بزانن یەک کەس دەبینن کە جگەرە بکێشێت یان ڤەیپی پێبێت نایبینن تەمەنی جیاوازی تێدایە نەتەوەی جیاوازی تێدایە ڕەگەزی جیاوازی تێدایە بەڵام کەسیان جگەرە و ڤەیپ ناکێشن لەبەرەوەی جگەرە و ڤەیپ زیان بەخشن ئەمانە هاتوون هەوایەکی پاک هەڵمژن لەبەرەوە نایانەوێت دووکەڵ هەڵمژن دەیانەوێت هەوایەکی پاک هەڵمژن دانیشتووە سەیری بەرامبەرەکەی دەکا هەوایەکی پاک تا ڕادێکی باش پاک هەڵدەمژێت و جگەرە و ڤەیپیش ناکێشێت بۆ خەڵکی تێگەیشتوو زانا جگەرە کێشان و ڤەیپ کەشخەیی نییە ئۆکەی تۆ ئەگەر جگەرەش کێشی جگەرە کێشیش بیمانەی ئەوە نییە کە تۆ کەسێکی خوانە خواستە زانانیت نا بەڵام لە نێو خەڵکی زانە جگەرە کێشان و نێرگەلە کێشان کەشخەیی نییە ئەمە جیاوازیەکەیە نابێت بە کەشخەیی بیزانی دەبێت بزانی کە کێشەیە کێشەیەکی تەندروستی گەورەشە بەڵام لەبەر هەر هۆکارێک توش بوویت کەسیانتان بینی کە جگەرە یان ڤەیپ بکێشن نا پێچێکی تاوا بکەین نایدۆزینەوە
هەمووی گەنج لە تەمەن و ڕەگەز و ڕەنگی جیاواز لە نەتەوەی جیاواز زمانی جیاواز خەڵکی وڵاتی جیاواز بەڵام ئەوەی کە هەمویان کۆ دەکاتەوە ئەوەیەکە جگەرە و ڤەیپیان پێ نییە. ئافرین دەستان خۆش. ئێستا ئەمانە مناڵێکی بچووکیان هەیە جگەرە ناکێشن ڤەیپ ناکێشن چکە منداڵەکەیان زیانی پێدەگا. ئەم کچە گەنجانش بە هەمان شێوە جگەرە و ڤەیپ ناکێشن چونکە خراپە بۆ تەندروستیان. ئەمە لە کاتێکدایە کە جگەرە کێشان و ڤەیپ و جگەرە ئێلکترۆنی لێرە قەدەخە نییە. دەتوانن بیکێشن بەڵام ناکێشن. ئەوە پێچم کردەوە بۆ هەمان شوێنی خۆم. بەسە تاوە پەیامەکە گەیشت. جگەرە و نێرگەلە و ڤەیپ و جگەرە ئێلکترۆنی و ئەمانە لێرە ناکەشتن. I'm dancing in the dark with you between my arms. I'm barefoot on the grass. I'm listening to our favorite song. Said you look to me so smooth. حەزەکەم کورتەباسێک دەربارەی ئەمەرجنسی مەدیسن باس بکەم کە یەکێکە لەو پسپۆریانەی لە وڵاتی خۆمان کە من کوردستانم بەجێهێش نەبوو لەوانەیە تاکوتەرا لەم لاولا هەبوو بێ ئەحتیمامی پێدا بێت و حەزی لێبوو بێ بەڵام وەکو پسپۆری و بتانی پۆست گراجوێت ستەدی تیا هەبێ بە شێوەیەکی ئەکادیمی بەرچاوم نەکەوت زۆر حەزم لێی بوو لەبەرەوەی تۆ یەکەم کەسی یەکەم دکتۆری کە نەخۆشێک یە بۆ خەستەخانە بۆ نەخۆشخانە ئایا بە پێی خۆی بێت یاخود بە ئەمبولانس بێ تۆ یەکەم کەسی کە پێشوازی لەکەیت و ئەیبینی وە ڕۆڵەکەی تۆش گرنگیەکەی لەوەدایە بە هەچ شتێ هاتە بێ و نەخۆشە بەچ حاڵەتێ هاتە بێ ئایا بە حاڵەتێکی ئەوەی کە لە لای خۆمان پێوتێ بە حاڵەتێکی هەناوی هاتە بێ بە حاڵەتێکی جراحی هاتە بێ یاخودەوەتانێ بە حاڵەتێکی چۆنڵین ترۆما هاتە بێ کە پێوتێ پێکدادانی جەستەیی تۆ ئەیبینیت و عیلاجی بۆ ئەەکەی پێویست ناکە هەموو نەخۆشیە داخڵ بکرێت لە ناو خەستەخانە پێویست ناکە هەموو نەخۆشێک کە منەی بینم یا تیمەکەی من بنێڕێتە قاوش پێویست ناکە هەموو نەخۆشە جەڕاح بیبینێ ڕۆڵەکەی تۆ تاوکو بڵێ زۆر بەرفراوانە و زۆریش قوڵە ئەبێت لە هەموو شتێ زۆر شت بزانی نەکەم بزانیت بۆی بتانی یارمەتی نەخۆشەکان بگەیت بەبێ ئەوەی غەڵەتی تیا بکەیت هیچ مەجای غەڵەتی تیانە ئیشەکە یەکێ لە قورسەکانی ئەوەیە و لە هەمان کاتیشا بە شوێکی ڕێک و پێک جێبەجێکەی ئەوەی پێویستکە ئێمە مەسەلەن بۆ نمونە لەم خەستەخانەی من لە ڕۆژێکە 340 نەخۆش ئەبینین لەو 340 لە 30 بۆ 40 ئەو نەخۆشانە ئێمە داخلی خەستەخاناکەین ئەوانەی تری ئەوەی پێویستکە بۆی ئەکرێت و ئەینێرینەوانێ بۆ ماڵەوە چوینە ماڵی دکتۆر گۆران ماڵێکی جوان بەڵام هونەری لە هەموو کون و قژبنێکی ئەم ماڵە هونەر دادەچۆڕێ هونەر دادەبارێ یەکتر ناسینی من و گۆران دەگەڕێتەوە بە ساڵی 99 لە زانکۆپێکەوە بووین ئیتر ئەو بوو لە ساڵی 2000 من سەفرم کرد بۆ هەندەران بەجێم هێشت ئەو ماوەی 2 ساڵە بەڕاستی زۆر کاتێکی سەخت بوو بۆ هەردووکمان یەکترمان بەجێ هێشت و بەڵام خۆشەویستیەکی زۆر پتە و هەبوو لە بینمانە هەرچەندە بە پێی زڕوفی ئەو کاتی کوردستان تەلەفۆن و ئیتصالات و ژیانی خێزانی منیش لە عایلەیەکی زۆر متەحەفز بووم نەمەتوانی زۆر کۆنتاکتی پێوە بکەم و قسە زۆر بکەین ئەو بوو لە ساڵی 2002 گەڕامەوە کوردستان و ژیانی هاوسەریم پێکەوە هێنا لەگەڵیا
سەبارەت بە پێکێنانی ژیانی خێزانی من کە لە سانەوی بووم مامۆسای بەڕێز و خۆشەویستم مامۆستا محەممەد علی معروف کە فیزیای پێوتین هەموو کاتێ نەسیحەتێکی کردینەی و دوو قەرار لە لای ژیانی مرۆڤ زۆر گرنگە یەکەم کە بیوێ ببێ بە چی لە پاشە ڕۆژە دوو هەم کێ بهێنێت جا من وەکو چۆنڵێ لە کوردەواری ئاڵلقەیە کردمە گوێچکەم ئەو ئامۆژگاریەی کە تا ماوە مەمنونیم بەڵێ لە هەردووکیا سەرکەوتوو بووم من کەسێکی زۆر بەختەوەرم لە ژیانمان لەخوا بەزیابێ کە لە پیشەکەمان سەرکەوتوم ئەلحەمدولیلا و لە ژیانی لە هەمووی گرنگتر ئەوەیە لە ژیانی خێزانیدا سەرکەوتوبی من بە خۆشەویستیەوانە ژیانی هاوسەریم گیریم پێکێناوە کە لەسەر بنیادنەرێکی خۆشەویستی و ڕێز دروست بووە و هەموو جۆرە پەیوەندیەکی ژنومێردایەتی ژەگەر لە سەر ژیانی هاوسەریەکی ڕازگۆیانە و شەفافێت و خۆشەویستی و احترام ببێ لە نێوان هەردووکیانە لەو بڕایە بە زۆر سەرکەوتووە بێن. دکتۆر گۆران جگەلەوەی کە لێرە خزمەتێکی پزیشکی گەورە دەکا لە بوارێکی پزیشکی سەخت و زەحمەتدا خێزانێکی جوانیشی پێکهێناوە و خێزانەکەی لەسەر کولتوری کوردەواری بە باشی پاراستووە و دوو مناڵەکەیشی هەرێکێکی لە بوارەکانی خۆیان لە قۆناغی ئێستەی خوێندنیان زۆر سەرکەوتون ئەمەش زۆر گرنگە. وەکو ئەوەی کەوا ئاکاری پزیشکیم چەنێ تەسیری کردوتە سەر ژیانی خێزانیم بەڵێ بتێنێتەوە زۆر قرس بوو ئەگەر بێت و هاوسەرەکەم ڕێزی پیشەکەی منی نەگرتابایە نەمەتوانی من خێزانیش پێک بهێنم و ترێنینیش تاوا بکەم بگەم بەوەی کەوا ئێستا هەم کە دکتۆرێکی پسپۆرم لە فریاگوزاری کە بە ئینگلیزی پێوتێ Consultant in Emergency Medicine. سپاسێکم بە هەموو شێوەیەکیوانە نەکەری خۆی هی مناڵە جوانەکانیشم چونکە لە زۆر کاتی مناڵیان دوور بووم لیانەوانە دایکیان زۆر نزیک بوو لیانەوانە لە زۆر کاتا بۆ نمونە کە ئێستا کە بە کوردیی زۆر باش قسە ئەکەن و ئێستا فێریەوەش بوونە کە بە تەکست کوردی ئەنووسن ئەگەڕێتەوە بۆ ئازایەتی دایکیان کە من نەمتوانی ئەو کاتیان پێ ببەخشم و سۆزیان پێ ببەخشم بەڵام دایکیان بۆ بە جێگەی دایکیان و باوکیانی بۆ بچوونەتەوە. شتێک کە زۆر سەرنجی ڕاکێشام کۆمنتێکی شنۆخان بوو کە هاوژینی دکتۆر گۆرانە لەسەرەوەی کە چی پێوتووە کاتێک بەڵێنی هاو سەرگیریان بە یەکدی داوە چۆن خۆشەویستی و عشقی خۆی هی شنۆخان لانیکەم لە ئاستی خۆشەویستی و عشقی شنۆخان بۆ هونەرەکەی دکتۆر گۆران لانیکەم لە ئاستی خۆشەویستی و عشقی شنۆخان بۆ دکتۆر گۆران خۆی و ئەمەی بە جوانی پێوتووە کە دانیشتم لەگەڵی پێم وەدوتم ئەمەندەی عاشقی کەمانەکەتم ئەوەندە عاشقی خۆت و پیشەکەت نیم چونکی لەبەروی زۆر کەس دەتوانێت بێ بە دکتۆر بەڵام هەموو کەس ناتوانێت بێ بە کەمانچە ژەنێک کە لە ڕۆحیایەتی کەمانەکە گۆران هەروە مۆسیقێکی ئەتیادی نییە گۆران مۆسیقا لە ڕۆحیایەتی لەوانەیە خۆشتان بینی بێتان لە ئەسپیا بەس من لەگەڵی ئەژیم ئەزانم زیاتر چۆنە لەگەڵی لە ناوچەیەکی لەندەنم کە زۆر کوردەواریە لە خەوتەوە هەست دەکەی لە کوردستانی کوردەواری و هندیەواری و پاکستانەواری ئۆشتانەیە هاتووم میوە بکڕم بەڵام شتێکی دیکە زۆر گرنگتر لە میوەکڕین هەیە ئێستا پێتانی دەڵێن ئەو میوانەی کە من هەڵی دەبژێرم بە بیبەری سەوز و سوور و زەرد دەست پێ دەکەم ڕەنگاوڕەنگ بۆ ئەمەش لیمۆ
ئەمەش هەر لیمۆ ئەمانە ڕێژێکی بەرزی ڤیتامین سیان تێدایە من لە میوەش هەمیشە میوە ترشەکان هەڵدەبژێرم میوە دەخۆم بەڵام میوەی ترش چونکە سوودەکانی میوە وەردەگری خۆشت لە شیرینی میوە دەپارێزی لەگەڵەوەشدا ڤایتامین سی و دژە ئۆکسێنی باشیشیان تێدایە ئەمە ئێستا ئەمە عەلاقەیەکە لە ڤیتامین سی و دژە ئۆکسێن سڵاو کاگڕێوە سۆنی ئەحواڵت زۆر سپاس دەکەم ئێستا کاتی پارەدانە بە کاش پارە بدەم پارەی کاغەز یان بە کارت بە کامەیان بیدەم بێگومان کاشەکە لە دەستێکی ترەوە وەرگیراوە بۆ من هاتووە ئەو دەستەی دیکە ڕەنگە دنیایەک میکرۆب بەتایبەتی بەکتریا ڤایرەس کە ڕووی لەسەر بوو بێت ئەم میکرۆبە ئەم بەکتریا و ڤایرەس و کەڕووە لە کەسەکەوە دەگوازێتەوە بۆ پارەکە لە پارەکەشەوە دەگوازێتەوە بۆ کەسی بەرامبەر من ئێستا ئەگەر بە کاش پارە بدەم هەرچی من هەمە دەیگوازمەوە بۆ مام ڕێبوار گوناحی چییە بۆیە بەمە پارە نادەم بێگومان کاتێکش میوە دەکڕی تۆ دەست لە میوەکە دەدەی دەستت بەکاردێنی ئەمەش بە هەمان شێوە هۆکارێکە بەڵام من بەکار دەیدەم مام ڕێبوار بەکارت زۆر سپاس دەکەم ئەمەم بۆ حساب بکە وەڵا باش بوو هەرزان بوو سەیری کارتکەن کە بە کارت پارەکە دەدەم ئاوها تەواو دەستم بەردەستی نەکەوت دەستم بەر پارەکە نەکەوت و بۆ ئەوی بیدەمە ئەو دوایش زۆر سپاس دەکەم مام ڕێبوار دەستان خۆش بێت زۆر سپاس ئامانجەکە ئەوەیە کە تۆ شتەکە دەکڕی ئەم میوەیە دەکڕی بەکتریا و ڤایرەس و کەڕوو نەکڕی میوە بکڕی وە خۆشت نەبیتە هۆکاری گواستنەوەی ئەم بەکتریا و ڤایرەس و کەڕووە بۆ فرۆشیارەکە و بۆ خەڵکی دیکە پەیامەکە چییە؟ تەنانەت لە میوە فرۆشتنیشدا کە هەموو ماڵێک هەموو ڕۆژێک پێویستی پێێتی لە سەوزە و میوە فرۆشتندا لەمەش کاردەکە ڕێک خراوە کەواتە دەتوانین بیکەین سیستمێک هەیە دەتوانین تەنیا سیستمەکە بەکاربێنین بۆی خەڵکی خۆمان لە توشبوون بە نەخۆشی لە ڕێگەی پارە بپارێزین هیچ بیانوویەک نییە مادەم لە سەوزە و میوە فرۆشتنیشدا دەتوانین جێبەجێکەین مام ڕێبواریش کووردە و لە ناوەڕاستی لەندەنیشدا ئەمە جێبەجێ دەکات کەواتە ئێمەش دەتوانین لە کوردستان بیکەین پێم خۆشە دکتۆر گۆران وەکو هونەرمەندێک وەکو میوزیشنێک ببینن سەیریکەن چۆن تێکەڵی ژەنینی کەمانچەکەی دەبێت وەکو هونەرمەندێک کە بە تەواوی ڕۆچۆتە قوڵایی هونەرەکەی کارم لەگەڵ یەک دوو هونەرمەندی زۆر گەورەیە کردو یەکیان لەوانە کاگ ئەیوب عەلی کە حەزەکەم لێرەوە بە فەخرەوە نای بهێنم
حەزەکەم لێرە یەکشت بڵێم من دیێجانی کچم لێرە لەدایک بووە بڵێن لە چلسی وەستمینستەر هۆسپیتال لەدایک بوو کێچێکە لە خستخانە ناودارەکانی لەندەن و لە شوێنەکانەکە بڵێن ئینگلیزەکانە زۆر عاشقی دەنگی ئەیوب عەلی ئەویش دەگەڕێتەوە بۆ ئەو کاتێک کە لەسکی دایکا بوو کاگەیوب ئەو کاسێتەی دەرکردی سان چاوەڕێم بیتەوانێ من عاشقی بووم مۆزیکەکانم عەسفە کرد دیێجان هێشتا لەسکی دایکا بوو هەستەکەم ئێستەیەکێکە لەو معجیبانەی کەوا زۆر ماجۆر بەدەنی کاگەیوب و گۆرانەکانی بەس ئەو گوێلەیەک دێتوانێت لە ژاتی گۆرانی ئینگلیزیەکان گوێلێ بێتوانێت لەبەرەوە تەرژیعی هەموو تاکێکی کورد ئەەکەم میوزیکی ڕەسەنی کوردی ئەگەر بێت و بە مناڵی بناسیێنین لەو کاتەوانێک کە لەسکی دایشایەتی من لەو بڕواایە هەم ئەمێنێتەوانێت لە خولیا و فکری ئەو مناڵانەیە کە گەورەش ئەبن. پلانی داهاتوم هیوادارم و گەشتبینیشم ئیشەڵا ئەو سیستەمەی کە لێرە هەیە و بتوانین خزمەتێ بگەێنین بە کوردستانە جوانە خۆشەویستەکەی خۆمان بۆ ئەوەی تاکی کوردیش ئیسفادە بکا وەکو چۆن هەموو تاکێک لەم بەریتانیا ئیسیفادەی کردووە لەم سیستەمی تەندروستیەی ئێرە بە تایبەتی لە ئەمەرجنسی مەدیسن و پرایمەری کێر هیواخوازم و ئامادەبەخشیشم بە هەر شێوەیە بتوانم یارمەتی گەلی کورد بەم منیش کوردم ڕۆڵی و نەتەوەی نیشتیمانم. ئێستا هاتوومەتە شوێنێک کە ئێوە لە بۆنەکاندا بەتایبەت لە سەری ساڵ دەیبینن ئەویش چاوی لەندەنە لەندەنای دەچینە نێو لەندەنای لەگەڵم بن هاتی لە نێو چاوی لەندەن لە نێو یەکێک لە کەپسولەکانی چاوی لەندەنم ئێستا بۆتانی باز دەکەم ئەم چاوی لەندەنە لە ساڵی 1999 تەواو بوو دروست کرا یەکەم جار لە 9 ساڵی 2000 وەکو من ئاها هاوڵاتی گەشتیار هاتنە نێوی و بۆ یەکەم جار لە سەردەمی سەرۆکوەزیران تۆنی بڵێر هەمان دەیناسین کورد دەیناسێت لە سەردەمی ئەودا ئێرە کرایەوە لەو کاتەوە بێگومان خەرجی چاوی لەندەن دروستکردنەکەی 7 ملیۆن پاوەندی لێ خەرج کرا بەڵام تەنیا ساڵی ڕابردوو 30 ملیۆن پاوەندی قازانج کردووە تەنیا ساڵی ڕابردوو حسابی خۆتکە واتە بووەتە دیسان دەرچەیەکی گەشتیاری گرنگ و هاوکارێکی گەورەی لەندەنە و بەریتانیایە بە شێوەیەکی گشتی بۆ ڕاکێشانی گەشتیار و بۆ کۆکردنەوەی پارە سەیریکەن بزانن دیمەنی چی وەردەگرم جارێ سەیری ئەم سەوزاییەکەن لەبەرەوەی لێرە ژینگە گرنگە هەوا گرنگە ئاو گرنگە باەخێکی زۆر بە سەوزایی دەدرێت سەوزایی لەگەڵەوەشی کە لەندەن خۆتان نزان باڵەخانی زۆر زۆرە بەڵام سەوزایی باشیشی تێدایە اینجا سەیری ئەوەشکەن ئەمە دەبینێت ئەمە بیگ بێنە کاتژمێرە بەناوبانگەکەی لەندەن چەند جوانە کە لێرە دەیتە سەرەوە ئیتر بە تەواوی ئەو باڵەخانە و شوێنە گرنگانی لەندەن بەباشی دەبینی نزیکین لەوەی کە بگەینە سەری سەرەوە لوتکەکە ئێستا ئێمە لە لوتکەین لە سەری سەرەوەین
لەسەری سەرەوەی چاوی لەندەنی هەر کەپسولێک ئاوا دەخولێتەوە دێتە سەر سەرەوە دێتەوە خوارەوە لێرەوە دەتوانی هەردوو بەری لەندەن بەباشی ببینی 32 کەپسولەکەش کە تعبیرە لە 32 شارەوانەکەی لەندەن لێرە هەمووی بەباشی دەبینی بەرزترین شوێنە لە چاوی لەندەن کۆتایی بەگەشتەکەمان دەهێنین تەواو چوینە بەرزترین خاڵی چاوی لەندەن ئێستا بەرەبەرە دادەبەزین ماوەی گەشتەکە ماوەی تەواوی خولانەوەکە 30 خولەکە لە سەرەتاوە کە دەست پێ دەکەی تا دەگەڕێیتەوە بۆ تەیەکە هەموو لەندەن بەباشی ببینی ئەو گەشتیارانەی ئەوی شوامان پێ دەڵێ ئیتر تەواو گەشتەکەمان تەواو بوو هەموو شتەکانتان هەڵگرن و خواتان لەگەڵ لە چاوی لەندەنەوە خواتان لەگەڵ